کەواتە شەرت نییە هەموو گرێک شێرپەنجە بێ و شەرتیش نییە هەموو شێرپەنجەیەک چارەسەر نەکرێ یان پشتگوێ بخرێ. دروست زۆر چاکە. کاک دکتۆر هەڵەت تێگەیشتنە باوەکان بۆ شێرپەنجەی سیەکان چییە؟ وەکو باسمان کرد لە پێشوو هەندێک کەسێ گومانیان وایە ئەوانەی تووشی شێرپەنجەی سیەکانە بن نابێت دەستی لێ بدەن بۆی بڵاو نەبێتەوە. هەندێک کەسێەوە ئەزانێ کە ئێستا تووشی شێرپەنجەی سیەکان بوو نابێ نازوور بکە لە بەرۆی لی بڵاوە بێتەوە یان زەڕا بکە. هەندێک هاوڵاتی تر هەیەەوە ئەزانێ کە تووشی شێرپەنجەی سیەکان بۆڵێ وەڵە دکتۆر ئێستا کە دێت بە ئازاری سنگ و کۆکە شعی بۆ گری هەیە پێڵێ لەوانێت تووشی گرێت هەیە نەخۆشیەکت هەیە پێویستەکە تەشخیصی زیاتر بکرێ. ڕاستە خۆی وەڵامەدا تۆڵێ دکتۆر خۆ من چەندی ساڵە کۆکەم هەیە چەندی ساڵە سنگم دێشێ ئەمە تازە نییە. یعنی نەخۆشیەکەی پێ ئاسایی ترە نەخۆشیەکە ئەم نیشانانە تازە نییە چکە شەرنی هەمووی لەگەڵ شێرپەنجەی سیەکان ئەسڵ شێرپەنجەکان بێ ئازارە بێ نیشانەیە. بەڵام لەوانەیە لەگەڵ ئەم چاودێریکردنەدا کە دەرکەوتووە گرەی هەیە پێویستە کات چارەسەر وەربگرێ. نەخۆشی ترمانێکی سیسیەکانیە بووە نەشتەرگەریمان بۆ کردو لای دکتۆرێک نەشتەرگەری کردو دوایی دروست بۆتەوە بەڵام بە دکتۆری نەگوتووە من قاچم شێرپەنجەی هەبووە و دواتر بڵاو بۆتەوە بۆ سیەکەم بە کیس بۆی نەشتەرگەری کردووە. اینجا ئیشەکەی لێ با بڵێن نەشتەرگەریەکە لەوانەیە ئەنجامێکی باشی نەبوو بێ یان زوو سەری هەڵدا بێتەوە نەخۆشەکە لۆمەی دکتۆرەکە. ئەمە پێویست ناکات لۆمەی پزیشک بکرێ بۆ چکە و پزیشکە هەڵی باشترینی بۆ داوی بەس لۆمەی خۆت بکە کە تۆ مێژووی تەواوی خۆت بە پزیشکەکە نەگوتووە چونکە هەندێک نەخۆشی لە یەکە چێ گرێ لە کیسە چێ کیسە لە گرێ ئەچێ. ئەمە توێژینەوەمان هەیە نەخۆشەیەکی سیسیەکانی هەیە کیسی ئاوی کە لە ڕێگەی کرمێکەوە بۆی سەوزەی نەشۆراوە لە ڕێگەی پیس بوو بە ئاژەڵ و سەگۆمانە توش بووە جگەرەکەشیش بووە بە گومانی شێرپەنجەی کردووە کە نەشتەرگەریمان بۆ کردو کیسی ئاوی بووە سوپاس بخوات کردومانتە توێژینەوە ئێستا بەردەستە لە گوکرسکۆلەر هەیە و پزیشکان و توێژەران و هەتا خوێندکاران و خەڵکی ئەسایش دەتوانێت سەیریکە. کەواتە شەرت نییە هەموو گرێک شێرپەنجە بێ و شەرتیش نییە هەموو شێرپەنجەیەک چارەسەر نەکرێ یان پشتگوێ بخرێ. بۆیە چەند هەڵەیەک ئەبێ هاونیشتیمانیان ئاشنایەتیانە بێ لەبارەی. زۆر چاکە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی